بڕیارە لەم هەفتەیەدا شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆکردن لەسەر چارەسەرکردنی کێشە هەڵپەسێدراوەکانی نێوان هەولێر و بەغدا و یاسای بودجەی 2020 عێراق سەردانی بەغدا بکات. پەرلەمانتارێکی فراکسیۆنی زەردیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت حکوومەتی هەرێم نیاز پاچی خۆی بۆ چارەسەرکردنی کێشەکان دەربڕیوە. پێویستە حکوومەتی ناوەندیش هەنگاوەکانی بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکان جددیتر بکات. ئەکید هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدا لە ئێستادا زۆر پێویستە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆ ئەو پرسانەی کە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستاندا هەن دەبێت لە سەرمێزی گفتوگۆدا گفتوگۆ بکرێ و چارەسەر بکرێن. خۆشبەختانە بەغداش هەنگاوێکی باش هاتۆتە پێش و چاوەڕێی ئەوەیە کە لەگەڵ حکوومەتی هەرێمدا هەماهەنگێکی باشیان هەبێت، بەڵام هێشتا دەبێت ئەوان زیاتر بێنە سەرخەت و زیاتر لە خەمی ئەو پرسانە بن کە لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە. بۆ نمونە پرسی بودجەیە، پرسی نەوت و گازە، پرسی ناوچە کوردستانیەکانە دەبێت بە شێوەیەکی باش حکوومەتی عێراق بێتە سەرخەت. ئەکید حکوومەتی هەرێمی کوردستان نیەتێکی باشی هەیە و حکوومەتی بەغداش دەبێت ئەو نیەتە بە هەمان شێوە پیشان بدات و بێتە سەرخەت. لەو کاتەی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکار بووە، چەندین کۆبوونەوە لە نێوان هەولێر و بەغدا لەسەر چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان کراوە، بە تایبەتی پرسی نەوت، بەڵام هیچ ئەنجامێکی ئەرێنی نەبووە. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵیش دەڵێت بۆ ئەوەی گفتوگۆ و دانیشتنەکان بەرهەمدار بێت پێویستە لەمە و دواشاندەکانی هەرێم لە کەسانی شارەزا پێک بێن. بۆ سەرکەوتوبوونی ئەم لێژنەیە دەبێت خەڵکانێکی پسپۆر بن، خەڵکانی شارەزا بن و هەروە خەڵکانێک نەبن کەوا بتوان لە چواردەوەرەی معنای حیزبیەتی یاخود خزمایەتی کۆ ببنەوە. دەبێت خەڵکێکی ئەهلی خێبرە بن، شارەزا بن و بتوانن بەڕاستی ئەو وەڵام و ئەو بنەمانەی ئەو پاساوانەی کە ئەوان دەیهێنەوە کە بێ بنەمان بتوان ئێمە وەڵامیان بدەینەوە، ئێمە بتوانین بەڕاستی نوقتە سەپیدەکان دابنین و سەرجەم کێشە کەڵەکە بووەکانمان چارەسەر بکەین. دوو هۆکار هەبووە، هۆکاری پابەند نەبوونی بەغدا بە سەرجەم ئیتفاقیەکان لەگەڵ هەرێم و هەروەها جاری وایە ئێمەش بە خۆمان خەلەلمان هەبووە لەوەی کەوا لێژنەیەکمان ناردووە و لێژنەیە مهتەم نەبووە، مختص نەبووە، ئەو لێژنەیە بەڕاستی پسپۆر نەبوون بە چەند وەڵامێکی غیر مقنع قەنەعەتیان کردو گەڕاوەتنەوە و سەرکەوتوو نەبوون. بۆش ئەم هەموو کێشە مۆزوعانەی هەیە کەوا کەڵەکە بوو ئێستا ئەم کەڕەتی دەبێت بەڕاستی جیاوازتر بێ لەبەرەوەی کەوا حکوومەتێکی نوێیە ئەوە هەروەها سەردانەکەمان دەبێت سەردانێکی جەوهەری بێت. چارەسەر نەکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بەپێی مادە و برگەکانی دەستوری عێراق بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان دادەندرێت بۆ نەگەیشتنە بنبەز لە چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان. بۆیە تا هەردوو لا نەگەنە ئەو بڕوایی کە دەستور بکەنە دادوەر لە نێوانیان، ڕەنگە کێشەکان کۆتاییان پێنێت و هەر کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوە ئەنجام بدەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.